سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە دووەمین ڕۆژی فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجەوە لەگەڵتانین لە ئەستۆدیۆی کراوەی کوردستان 24ەوە. ئەمڕۆ دووەم ڕۆژی فستیڤالەکەیە تا دێک گەرم و گوڕی زیاتری پێوە بێ. فستیڤالەکە ڕاستە فستیڤالی هەنارە، بەڵام چەندین کاری دەستی و چەندین بەرووبوومی خۆماڵی لە ناوخۆیەرمی کوردستان و کاری دەستی خانمان، کاری خواردن، هەموو ئەمانە لە فستیڤالەکەدا نمایش کراون. سەردانیکاران ڕۆژی دوێنێک گەیشتە زیاتر لە 7,000 سەردانیکەر و پێشبینی ژەکرا ئەمڕۆ زیاتر لە 100,000 گەشتیار لە ناوخۆ لە دەرەوە بێتێرە. ئەوەی جێی سەرنج بوو کە بینیم چەندین گەشتیاری بیانی لێرە هەن هاتوون سەرسامن بە بەرووبوومی خۆماڵی لە کوردستان. هەڵبەت ئەم فستیڤالانە چەندین ڕۆژی ئەوێت بۆ ئامادەکاری و چەند مانگێک پێش ئێستا ئامادەکاری کراوە بووی کە بەم شێوە ڕێکوپێکە بڕوات بەڕێوە. بۆ ئێمە میوانداری بەڕێز ئومێد ئەحمەدمان کردووە کە بەڕێوەبەری کشتتوکاڵی بیارێ و لەگەڵیشیدا بەڕێوەبەری کشتتوکاڵی بەڕێوەبەری فستیڤالەکەیە. میوانی ئێمە بەخێر هاتن کاگمێز، ئەم کاتان باش. ماندوو نەبن، ئەزانین کە ئێوە ماوەی دوو مانگێکە بێ خەریک بوون تا هەموو ئەم فستیڤالە بەم شێوە ڕێکوپێکە ڕێک بخەن. فستیڤالەکە چۆنە ڕوا بڕێوە لە ئاستی ئەو ماندووبوونەی ئێوەدایە؟ سپاس بۆخوا، ئێمە چاوەڕێکین خەڵک زیاتر بێت، تا زیاتر خەڵک بێت و دوکاندارەکانمانش زیاتر بفرۆشێ. ئێمە بە سەرکەوتنی فستیڤالەکە ێزان بەوەی زان توانیمانە گەشتیارێکی زیاتر. طبعاً ئەم گەشتیارە کە هاتوونەتە ئێرە بە پشتیوانی ئێوە هاتوو، بە پشتیوانی ڕاگەیاندنەکان هاتووە لە ڕاستیە. ئەگینا ئێمە لێرە ئەگەر کارێکمان کرا ڕاگەاندن بەم کارێ نەزانایە هەرگیز نێمانەتوانێت. هەزار جار لەمە چاکترمان کردایە، بەڵام ئێوە بەڕاستی ڕاگەیاندنەکان دەورێکی باڵاتان هەبووە لە ڕاکێشانی ئەو خەڵکە بۆ ئێرە. باشە، زۆر سپاس بۆ ئێوەش. ئەوەی کابینین گەرم و گوڕیەک بە فستیڤالەکەەوە هەیە، چه ئامادەکاریەکتان کردووە تا ئەمڕۆ سبەی گەشتیاری زیاتر بێ؟ کێشە لە ڕێگەوبانەکان لە هاتوچۆی خەڵک لە گەشتیار لەمانەوەیان چیتان بۆ کردوون لەو بارەوە؟ بۆ شوێنی ئێمە یەکێک لە کێشە سەرەکیەکانمان لێرە وەسانی سیارەی خەڵکە، یعنی شوێنێکی زۆر فراوانمان بۆ ئامادەکردوون. چەند ڕۆژێک بە شۆفڵ و گرێدەر چواردەوری ئەو شوێنەی کە فستیڤالەکە تیاگرێت تەختمان کردووە، بە گەشت خانەخانە جیامان کردو، چونکە لە ڕاستیە گەورەترین کێشەی نەبوونی جێگەی بۆ سیارە. ئەوەمان تا ڕادەیەکی باش چارەسەر کردو، هەرچەنە ئەگەر قورسایی گەشتیارەکان لەوە زیاتر بێ یان لە قودرەتی ئێمەش دەرەچێت. ینی جاری وایە گەشتیار چەند کیلۆمەترێ بە پێ بڕێتایەتە ناوەوە خاڵێکە هەموو ساڵێک تەکیدی لەکەینەوە، بەڵام سپاس بۆخوا لەبەر زۆری ژمارەی گەشتیار هەر کێشیان بۆ دروستە بێت. خاڵێکی کێش ئەو کێشانەی کە گەشتیاری لێرە شتێک ئەکڕێ بۆی بیباتۆ لای سیارەکەی، ئەمە یەکێکە لە خاڵک کێشەکان هەمیشە، ینی گەشتیارەکان بەوە کە ناتوانن بەتایبەتی بەرهەمەکە ئێمە زۆربەی هەنارە کە هەناریش خۆ بە کیلۆ 2 کیلۆ ناکرد بە پلاسکۆی کردن قورسە تایگەن سیارەکەی. هەمیشە ئەمانە کێشە بوون بۆ ئێمە ساڵ بۆ ساڵ هەوڵمانداوە کێشەکان کەمترکەینەوە، بەڵام بەڕاستی هەر ئەمێنێت و بنبڕ ناکرێت بۆ ئێمە. قەیناکە حەقیەوەی کە هەنارێکی وەندە خۆشیان بەر ینی هەرزان با ئەوەش بڵێن کە نرخی کیلۆیەک هەنات لە 2000 تێ ناپەڕێکە هەر باشەکەی لە تامخۆشەکەی. ئەمەوە کات خۆتی بۆ ماندوو بکەیت. باشە، من هەندێک لە خاوەن کارم بینی یاخود فرۆشیارم بینی کە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوون، لە ناوچەکانی دیکەوە هاتوون. ئێوە چۆن توانیتان کاراسانی بۆ ئەوانیش بکەن، نەک تەنها بۆ جووتیارانی ناو هەڵەبجە؟ بەو شێوەیە فستیڤالەکەتان فراوان کردووە کە ئەوانیش بەشدار بن. فراوانکردنی فستیڤالەکە بەوە گەڕێتەوە کە ئێمە تا چەند کارمان لەسەر ئیعلام کردووە، ڕاگەاندن چۆن توانیمانە ینی دەنگ و ڕەنگمان بگاتە زۆرترین شوێن، تاوەکو خەڵکێک لە دوورترین شوێنە بەم کارە بزانێت بێتە لامان. ئەوەی کە بووە و کاری 9 ساڵی لەمە پێشمان لەوەی هۆکارێکی کە بێت کە خەڵک بێت سەردانمانکانی. چەند ساڵی ئەمە 9 ساڵە بەردەوامین، ئەمە بۆ خۆی ساڵ بۆ ساڵ دەنگدانەوەی زیاتریە بۆ توانیمانە سەرنجی خەڵک زیاتر ڕاکێشین. ساڵانە 2 مانگ پێش ئەوەی کە دەست پێ بکەین ئێمە ئەلاممان بۆ کردووە، بە ڕاگەیاندنمانداوە. ئەمانەی بۆ خۆی دەور و کاریگەری خۆی هەیە کە خەڵک توانێتی لە پارچەکان تری کوردستانەوە لە باشووری عێراقەوە لە خەڵکی بیانی بێن سەردانمان کرد. باشە، ئەوەی کە ئەم ساڵ بەڕێوە چێت ئەزمونێک بۆ ئێوە دروست دەکات کە ساڵی ئایندە بە چ شێوازێک کارەکانی فستیڤال فراوانتر بکەن؟ ئێمە بڕیارمانداوە ئیشەڵا گەرخوا یار بێت و وەزعی هەرێم بە باشی بڕوا بڕێەوە، ئەمە بکەین بە نێو دەوڵەتی تاوەکو لە لۆکاڵی دەرچێ بچێتە قۆناغێکەوە. ئیشەکەمان ئێمە نابێت لەم قۆناغە بوەسینە بێ، هەنگاوی زیاتر هەڵگرین بەرەو پێش بۆ هەر نەک بۆ ئەم فستیڤالێکە لە هەڵەبجاکرێ، بۆ فستیڤالەکان کە لە هەموو شارەکانەکرێ هەر شارێ بە بەرووبوومێک بەنەوان. بەڵام خۆشبەختی بۆ ئێمەیە کە بەرووبوومەکەی ئێمە لە پاییزایەکەوێتە جەوێکەوە کە خەڵک زۆر کێشەی شوێن و مانەوەی نییە، زۆر خەڵک شوێن
ینی لە وەرزێکی زۆر گەرمیا سۆر ساردانیە کە خەڵک نەتوانێت لەبەر هەتاویا لە شوێنەکە بمێنێتەوە. سوپاس بۆ جەوەکەی ئێمە کەوتێتە پاییزەوە کە جەوێکی زۆر لەباری هەیە تەنانەت بۆ ئەم وڵاتی ئێمە بۆ وڵاتی ئێمە کەشی پاییزمان خۆشترین جۆری کەشەکە لە سنوورەکە هەیە لە بەهاریش خۆشترە بڵێ بگرن. بۆیە ئێمە بەرومەکەمان چونکە لە پاییزایە ئێوە توانین زیاتر ئیعلانی بۆ بکەین و زیاتر خەڵک داواکەین خەڵکی دەزانێت کە جەوەکە خۆشترە ئەوی زیاتر ڕووی پێوانێت. باشە ئەندامەکانی ئەومان بینی هەمووانەی کە ڕێخەری فستیڤالەکەن لە هەموو بوارەکاندا لە تەندروستی لێرە کارمەندتان داناوە لە فریاکەوتن بە هەمان شێوە هێزەکانی ئاسایش و پۆلیس. ئەم ساڵ کە حکوومەت بەردەوام سەپۆرت و پاڵپشتی ئەم جۆرە فستیڤالانە بۆ چ کاریگەریەکی هەبووە لەسەر باش بەڕێوە چوونی فستیڤالەکە؟ بەو دامەی کە حکوومەت دەیکات و بۆی کە خۆمان بەردەوام لەگەڵێنۆک و سەربازێکی ون ئێمە تا ڕادێک وەکو کارمەندانی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی تەندروستی ئەوانە کارمەندی دەوڵەتین وەکو ئاسایش و پۆلیس ئەوانە، بەڵام ئێمە دەستخۆشیمان لەو برایانە هەیە کە لە ڕێکخراوەکان بەبێ هیچ مقابلێکە لەگەڵمانە کارەکە. کەواتە کەسانی خۆبەخشیش بەڵێ بەتاکی زۆر کە ڕووی چالاکی فستیڤالەکە ئەوان شوێنێکی دیارن لە فستیڤالەکە بەتایکی هەنی بەڕاستی ئەوان ئێمە لە ڕاستی بڵین کارمەندی حکوومەتین لە حکوومەت دامێکەکردین، بەڵام ئەوان بەڕاستی هیچ دامێک ناکرێن و خۆبەخشاناتونێتە ناو کارەکەەوە نەک ئیمساڵیانی 9 ساڵە بەردەوام لەگەڵ ئێمە بەردەوام لەم کارە خەریکین بەیەکەوە. ئەمە ژەر نیشانەوەیە کە خۆشەویستیەکان هەیە هەم بۆ هەڵەبجە بۆ فستیڤالەکە. بەڕێز ئومێد ئەحمەد سەرپەرشتیاری فستیڤالەکە و بەڕێبەری کشتتوکاڵی بیارە لەگەڵمان بووی. سوپاس بۆ ئێوە بە هیوای بەرهەمی زیاتر. زۆر سوپاس بۆ ئێوە. بەڵێ کوردستان 24 هەمیشە دەنگ و ڕەنگی هەموو کوردستانیانە لە هەر شوێنێک بێت، بۆیە ئێمە بەردەوامین لە پێشکەشکردنی هەموو لایەنە جوان و سەرنجڕاکێش و ماندوێتیەکانی ناو فستیڤالەکە تا بتوانین فستیڤالی هەنار و پاییزی هەڵەبجە بە شێوەیەکی باش نیشانیەوە بدەین. سپاس کە بینەر و بیسەر بوون.